بەناوی خوای گەورە و میهرەبان بیسەران و بینەران لە جێگایەکان سڵاوتان لەبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتی وەی عزیز و خۆشەوی شادەمەوە بەداخەوە یەکێ لەو گرفتە بەردەوامانەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدەستی وەدەناڵێنن خراپی دۆخی کارەبایە من ئەمڕۆ لە بەشێ لە هاوڵاتیانی شاری ئەولێر دەپرسم دۆخی کارەبا لەو شارەت چۆنە ئایا هاوڵاتیان لە پێدانی کارەبای نیشتیمانی ڕازین پێ ئایا لەلایەک دۆخی مۆلیدا ئەهلیەکان دەبینین کە نرخی ئەمپێرێک لە 13,000 دینارەوە دەست پێ دەکات بۆ هاوڵاتیەکی هەژار بۆ موچەخۆرێک کە 3 مانگجارێک موچە وەردەگرێت زۆر نییە بە کارەبای نیشتیمانی و بە کارەبای مۆلیدا نەتواندراوە تاوەکو ئێستا کارەبای 24 کاتژمێری بۆ وڵاتیان دابین بکرێت کەی و چۆن و چ کاتێک خەڵک کێشەی کارەبای نامێنێت ئێوە لەگەڵمانە بن من سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بۆ ئێوە دەگوازمەوە لەگەڵمانە بن ساعت دوی شەوێ وەرزیانەکەمان لە دەرکەیدا بوو هەستن کارەبا هەیە و ئاوێ هەر بە شەو 3 ساعت دێتەوە کەسی سپادی لێ ناکەوت خەرگ نووسیە و هەیە و نییە ئەرێ مشیلە ڕۆژێ 2 ساعت 3 ساعت ئەوە قەیرانی کارەبا قەیرانی مووسێ قەیرانی نەوتە ئێستا نەوتە سپیەکەشیان ناگرێت وڵا کارەباما ئەو ماوەی زۆر خراپ بووە. سلام علیکم سەلام و ڕەحمەتوڵای بەرەکات. کارەباتان چۆنە وڵا کارەباما ئەو ماوەی زۆر خراپ بووە. ئارێ وڵا ڕۆژێ 3 ساعتێ 4 ساعتەیە ئاخی دەرزە خراپە. لەبەر چەوا خراپە وڵا دەرێن کارەبا فرۆژرایتە لای مووسڕوانە لە بە هەندێکە کارەبایەکەمان ئێستا خراپە. باش ئەمە بەخۆمان پێویستمان پێ نییە بەرێوڵە نەتانی تەرش پێکەن ناجی زەر ئاو گەرم دەکا کاربە لە ئێستا خراپتر نبینیەوە. باشە بەخۆمان پێویستمان پێ بۆ دەیفرۆشن وڵا ئازلو لەم سوالەکە لە حکومەتیارێم سوال بکە بڕوای تو با بڕوای من وڵای دیار لێمان ڕادەبین لە بە هەندێکها کاربابان بە خراپی دەنێ هەری ئەگە لێمان ڕادەبین کارەبا معقولات و لە 24 ساعتی 4 ساعت 5 ساعت کارەباتەبی چارەسەر چی ئێستا حەل وڵا چار سەرمان ئەوەیە کارەبایەکمان لۆ چاپ بکەنەوە پەش خۆ لێ بێتەوە هەر ئەوەیە چارس پێکەینێ چارەسەر دەبیتن وڵا ئەگە مردین ئەگەنا بەعای چار سەر قەنع ناکەم لە هەرێم هەبیتن چارەسەر ناوی ناوەڵە زەحمەت 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 باشە نرخی مۆلیدە چەندە دەی ئێستا نرخی ئەمپێرێک مۆلیدا وەلا ئەمپێری مۆل لە 15 و جاروێ 16 و جاروێ 4 و ئەو سارانەیە زۆر نیە لەو فەقیری بەرێو لەو فەقری 20,000 زۆرە چکە هیچ نییە معاش نییە بەچ بدە کابرا هەیە کرێ چییە هەیە دینار نیە بخواتن ئەنا عەبتەک و کارەبامان هەر نەبوومە ئێستا باشە ئێستا باشە الحەمدولیلا خەڵک گلەی دەکات دەرێ کارەبانیە وەکو پێویست وەڵام بخۆم یەک هەفتە بوو نەمبوو ئەوتە دەمدی ساعتێک 2 ساعت تەرەوە لە زیاتر نا محافزیش پارێزگاری هەولێریش دەرێ کارەبا باش نییە باش نەبوو بەڵام باش بوو ئێستا ئێستا باشە ئاوێ وەڵا چەند ساعت کارەباکان هەیە خخوایە من ئێواران دەچمەوە هەیە تا دەخەوم زار دیار دەنی دوازدە دەنوم سبێنێ هەر دەستم هەیە وە دەڕاستن لەو مابینەی کوژایتەوە نەکوژایتەوە ناڵەمە ئێوە لە چ گەڕەکێکن کارەباتەنەوە باشە دارەتوی نوێ دارەتی نوێ گەڕەشی هەژاران بە دارەتی نوێ کاتژمێریەکی شەو کارەبا دەکوژێتەوە بەخوای دوێنێ بووە بزانە ئەگەر غەڵەت نەبووە دوێنێ شوێ بوو ئەمە شۆ میوانی ماڵێک بووم ساعت دوی شەوێ وەرزیانەکەمان لە دەرکەیدا بوو هەستن کارەبا هەیە و ئاوێ من دادیمە ئاویان پێ تێکردووە من بەخۆشم 4 دقە بە خەبەر هاتم کارەبا هەبوو دوای 5 و هەندێک هەستام لە بۆ نوێژێ کارەبا هەبوو دانیشتم هەتا لە نوێژم کرد دانیشتم ئێستا وڵای لە دوێنێ باش ئێستا قالێن لە مالە نیمە ناڵەن باشە پارەی مۆلیدەی چەند دەدەین پارەی مۆلی 13,000 ڕۆبع کاتبوو ئەمپێری ئەو جاریان 13 کارەبای نیشتیمانی خراپ بۆ بۆیە 13,000 و ڕوبعێکت بۆ هاتوتەوە وهەیە خراپ بووە پەتەیڵا بن نارێم خراپ بوو ئینشاءڵڵا باش دەبی حەلوقۆ دوای باش دەبی ئینشاءڵڵا ئینسان هەر لەبێ تەمەنای چاکە بکەنە تەمەنای خراپە خەڵکی دەرێ کارەبا ئێستا باشە والله ئێستا ئەگە ئەوڕۆ بڕۆکە کەمەک 2 ساعتێک فەرقی کرد و نیوڕانی هاتەوە گەن هەر بە شەو 3 ساعت دێتەوە کەسی سپادی لێ ناکەوت خەرگ نووسیە و ئارێ وڵا دوایش کارەباکە خراپە ئارێ وڵا زۆر خراپە باشە بۆ کارەبا بۆ شێوازە خراپە ئێمە هەموو ساڵی هە دەرین کارەبا خراپە والله دیارە کەس خەمی لێ ناخۆلەوەیە خەمێنە ئارێ وڵا باشە ئێمە ئەو چەند ساڵە حکومڕانی خۆمانە خۆ پێویستە لایانی کەم کارەبایەکەمان باش بێت وڵی باش نییە ناوەڵا
ئەنی ئێستا لە کارەبای ڕازی نی ناوەڵە کەس وابزانام لێ ڕازی نییە کەسی لێ ڕازی ناوەڵە باشە کارەبە کو باش دەبی کو باشتر دەبی برێم چی مەسرەوی لێ بکەن چای بکەنەوە حولیەوە بدەن گازی بدەنە ئەو دایرێک کارەبە ئەوانە باش دەبی باشە لە بەرامبەریشدا دەبینی نرخی ئەمپێری مۆیلەکانیش گرانە والله گرانە بەزەکان مۆلی دەژنە وێرێک جاری عالەمەکە دەفەوتێ بە مۆلدەکەی حەقەر خۆی ڕاگرتی ئەگەنا ڕاستە گرانە لە چاو بێ مەعاشیە و پارە نییە و ئەرێ وڵا ئەمپێری بە 16,000 نای گرانە لەبەرەوە ئێستا دەبینێ موچە خۆرێک سێ مانگجارێک موچەکەی وەردەگرێت وایە ئەرێ وڵا موچە نییە کارەبا نییە غاز نییە نەفت نییە هەمووی هەردەوە هەموو خەیرانەکەی چارەسەر دەبی وڵی خوا بخۆی بە گەورەی خۆی چارەسەری بکات نەگەنا زەحمەت لەکە جینەوە کارەباوە خراپە وڵای زستانان هەروایە هەموو زستانە ئەم زستانە زیاتر خراپ بووە باشە لەبەر چی هەتا ئێستا چارەسەر نەکرێت وڵی زات ئێمە نازانێ پێت وایە چارەسەر دەبی پێم وایە زەحمەتە چابنی زەحمەتە زەحمەتە ئێستا لە شەو ڕۆژێک چەند کارەبات هەیە وڵی نازانم لە شەو ڕۆژێک کاتێک دێ هەر نازانین کێ نازانی چەند ساعت دیار نیکە هە زۆ کەم بۆ تو هیچ نەماوە ئێستا خەڵک پێویستی بە کارەبای بۆ ئەوی خۆی پێگەرم کاتەوە بۆ ئەوی ئاو گەرم کارەبا بۆ هەموو شتێک پێویستە خۆ هەر بۆ خۆگەرمکردنەوە نییە بۆ هەموو شتێک لازمە بەسکە نەبێت چیەکەی باش حکومڕانیەکەی خۆمانە کوردیە نەیدا نەچیەکەی چی بکەی بڵێ چی چارەسەر چی حەل چی چارەسەر نازانم بڵێم چی چارەسەر نازانم بڵێن چی پێت وایە باش دەبی بە قەنەعەت خۆم زەحمەت لە چابێ وڵی کارەبا هەیە و نییە هەیە نییە ئەرێ مشیلە ڕۆژێ 2 ساعت 3 ساعت ئەوە هەبی ئەوە لۆ خراپە والله لە مدیری کارەبای پرسە لۆ نەپرسی ئەتوە وڵاتێک پێم برێ لەبەر چی پێت وڵی ئێستا برێم نازانم خەلەلەکەی چییە خەلەلەکەی برێم بزانم خەلەلەکەی چییە لەبەرەوەی لێرە ئەمە گازمان هەیە هەموو شتێکمان هەیە بن تۆ فرا بەس کارەبا نییە تێی ناگەین ئەدیلۆ دەرێن کارەبا فرۆشرا بە یەک لە شارەکانی عراق بە نمونە باسی مووسڵ دەکرێت والله جێم لەو شتانە نەبوو مامۆستا من ڕاستی ناوێ برێت جێم لێ بۆ جێم لێ نەبووە بەرانشینێک ئەگەر بشمان دەنێ گازمان هەیە باشە خەڵک تاکەی کارەبای بەو شێوازەیە والله بەعامە هەیە بەعامە هەیە بەعام کارەبا کماڵان باش کەنیە چارەسەر دەبی کەنی حەل دەبی ئەوجا ئەوە دەبی ئەمن لە حکومەتەکەی خۆمان پرسیت برێکەنی چارەسەر دەبی چکە ئەو حکومەتە ئەمە بە خۆمان دامان نایە بە خۆمان تشکیلمان کردیە من کەمنە پێشمەرگەم سەرعاتم پێ برێم بام شەی دەبراش شەی دووە لە وەزعی تێگەیشتی ئێستا ئەو حکومەتە پیا و توی سەر هەوراز بە ڕووی خۆی دەکەوتەوە خەباتت کردیا پێشمەرگە بووی خەباتت بۆ ئەوەی کرد کە کارەبات نەبی ئەمە وەختی خۆی کردمان وها نەبوو ئەو کاتی ئەمە کردمان بەرنامەی مە جوایز بوو لەگە ئەو بەرنامە ئێستا بەرنامەی مامە کردمان خزمەتی خەرک بکەیت ڕاستی شۆڕژ کردن لۆ خزمەتی خەرکە پێشمەرگاتی لۆ خزمەتی خەرک بوو بەس ئێستا نازانم بە پێچاوانەوەیە بڕێک بە پێچاوانەوەیە ئەگەر نا هەموو شتێکمان هەیە داهاتمان هەیە شتمان هەیە غازمان هەیە نفتمان هەیە هەموو شتێکمان تۆفرە ئەمە وەخت خۆ بە بێ زیناری پێشمەرگاتیمان دەکرد پێرامان لە پێ نەبوو ئەلان هەموو شتێکمان هەیە ئارێ وەڵڵا هەموو شتمان تۆفرە بەناوجەوە دەبی لە وەزیری کارەبای پرسیم برێ لۆ ناماندێ لۆ نییە خەلەلەکەی ڕوون کاتەوە لۆ خەرەکەی خەتای چییە کارەبانە بابە هەر یەکێک لە دەستگایەکی مەسوول بوو وەزیر بوو خەلەل لەویە دەبی چایکە وەنیە خۆسەری نایەتە خوارەوەی لە چاکە دەبی چایکە ئەو چایکە وەزیر چێە دەبی وەزیر چایکە دەسەڵاتی وەزیر چییە ئەدە حکومە لۆ دەسەڵاتی دایتە وەزیری شەکان چاکە بە پێچە ئەوەی سەتا 99 دەیتوان چایکە کارەبا خراپە ئابەری چەندتان کارەبا هەیە بەخوای ئەو 6 ساعت تقریبا دەوری سعادیە کارەبا بڕاوە لە کوردستان ئێمە 30 سارە خەبات دەکەین 30 سارە پێشمەرگەین 30 سارە تێکۆشەرین کەچی کارەبامان نییە یعنی ئەوەی جەماوەر کردی ئەو ژمەکان ناکرد بەس ئێستا بازەکەی جەماوەر دەیدا برا شەیدیش برام شەیدی ڕاپەڕینە لە بنەماڵەیەکی تێکۆشەری ناسراوی کوردستانم خۆشم نووسەر و شاعرم دۆخی خەرک ئاوا خراپە لە ڕووی کارەباوە لە ڕوو خزمەت گوزاریەوە ئەوە کێشەکە حکومەت دەزان
یعنی تو بە 32 ساران نەتوانانی کارەبای دابین بکەیت دەبیەوە دەگوان کارەبا نییە ئێستا قەیرانی کارەبا قەیرانی مووسەیە قەیرانی نەوتە ئێستا نەوتە سپێکەشیان ڕاگرت ئەویش نایدێن نەفت نییە لە بە هەندێ بەێ کێشەکە لێرە ئەمە چامان لە دەستی بەغدایە ئێمە داهاتی ناوخۆمان زۆرە ئەمە دەتوانین داهاتی ناوخۆمان بەرەو پێش بچین نەک چاومان لە دەستی بەغدابی بەغداش ئەویش وڵاتەکە وەکو ئێمە بەس ئەمن لێ شانازی بە یەک شتی دەکەم دەنگمدا بە ڕیفراندۆم کە تاکە ئامانجی من بوو بەرەم ئەویش ئەمەی بەرەو هەردەیر برد بەس پەشیمان نیمە لە ڕیفراندۆم بەێ درم بە ڕیفراندۆم خۆشە لە بۆ دەنگمدا ئێستا پێم بڵێ نرخی مۆلی دەست لە بەرامبەردا گرانە وایە بەرەوەڵا گرانە حق وایە حکوومەت مادام کارەبایەکەی نادەن نرخەش لە بۆ مۆلەی دابنێ با گازیان بۆ دابین کە بە ڕوونیان بۆ دابین کە بە ئەوانیش هاوکاری مۆلدەکان بکەن تا ئەوانیش ناعاکیان نییە ئێستا بە مۆلیدە و بە کارەبای نیشتیمانی خەڵک ویسار کاژمێ کارەبای نییە ناوەڵە ناوەڵا نییە ئەو شۆ تقریبا دەوری سعات یەک بوو 12 بوو لەو دەورەی بڕا هەتا بەیانە ڕۆیشتیمە بۆ داوام کارەبان نەبووە مۆلدا تۆ ساعتەش مۆل لە دێتەوە داوا لە حکوومەت یاریێم و کوردستانی دەکەین لە سەرۆکی یاریێم و لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆش پەرلەمان بە کێشەی کارەبا و کەمی ئا و نەوت و موچە خەمەشی لێ بکۆن هەروها نابی ملەتە تا ئێرە هاتیە تەواو چی تریژ ناچمە دەنگدان ناوەڵڵە بەری بێزار بوو تەمەنم گەیشتە 40 ساری لە دەنگدان بێزار بوو چیتی دەنگ نادەم دەنگ بە هیچ ئیزبولایەنێکی سیاسی نادەم کابرایەکی سەر بە خۆمە نووسەرم شاعرم کەسایەتیش ناسراوی هۆزی سیانم وەرە کارەبامان عیبی نییە کارەبا بەرەوەی نیە ملەتەکە نییە هەر لە وەندەی دەوەشێتەوە زیاتری لێ ناوەشێتەوە کارەبا وەڵاهی برێمسێ ئەزاتولو پرسیارە چکە ناکەی پرسیارە چکە بریستان باشە چ لە کوردستان باشە شتێک لە کوردستان لە جێی خۆیتی حکوومەتێک هەست بە پرسیارەت نەکە تاوە پێش ناکە هیچ لێ داوا بکەیت زۆر شتمان لێ داوا کرد زۆرمان لێ داوا کرد بەس کە بەجێت نەکە ناچاری لە هەڵبژاردن تۆری لێ بکەینەوە کارەبا ئەوڕۆ باش بوو بەزەوڕۆ بەزەوڕۆ پێ یەک چارێکدا ڕۆژە کوو بوو یەک باور دەکەی جارێک پێ بوو درق خۆش بوو یەک چارێکم سابوو قەتە بووە ئاو گەرم نەبوو چم کردی باشە مامی تو فەقیر عالە هیچ نازانم گیزەرێ لە قەت دیواری دێخن قەدیم هەیتمە من قەدیم ناچار مامۆستام نالۆی خاوێن کردیمەوە بە غازی شێ دەکاتن لە قەت دیوارە ئاوی بکەوە ئاوەکە گەرمە پول دێ دەست شورد چاو شورد خۆت شورد بیگرەوە دەکوژێتەوە ئێستا ئەوە مە لەو دەقەی خاچی دیکە چ بکە کەیف خۆیتی ئەوڕۆ هەر کەس لەوە خۆیتی باوەڕکە چەند مەسولانە خۆیان پولن چ ئاگیان لە تووە کورامکە بۆ نەتوە نارێمە قسە ناکەم پێێتە جیلکەی باوەڕکەیان ئەوشانە مەسوولەکان خەوێن لێ ناکەوێشەوە لە بۆ ئەوەندە دنیام تاسیر دەبی ئەوە خەرکە کارەبانە ئەوە نییە ئەوە نیە خەوێن لێ ناکەوی هەتا سبیانە دەڵی بەرپرسەکان خەویان لێ ناکەی لە بەرخەمی میلەت ئەوە ببرێ لە خۆ دوورێ هەر برێ ئاتای وارێ برێ کێجێ لێ ڕدەگری چێ دەێتی ناوت چییە باشە بۆ جێ لێ ڕناگرێت ڕناگری کاکە خۆ بە تۆ یانی نازانی خەرکە کارەبانە ئەو خەڵکە دەنجی بۆ حکوومەتیدا ئەو حکوومەتی هەڵبژاردیە پێویستە حکوومەتیش خزمەتیکە کورە بێ منەتە چەوتی مەدێ ئەمەم حاجێت و دەنگت نەدایتی ئەمن نا ئەمن ئەم پێشمەرگەی ئەیلودم تێگەیشتی ئەم پێشمەکەی ئەیلودم لەبەرەوەی پێشمەکەی ئەیلودم ئەمن زەمی حکوومەتەکەی ناکەم لەبەوەی ئەگەر زەمی بکەم سمانە پێم دەنە سەوە وەتی ئەتو نەبووی چاوی زەلامت دەردەینە زۆر کەسەیە دەم نازیل و ئاگاداری خزمەت کردی لەو کوردایەتی کردی تەواو ئێستاش من الحەمدلله لە خۆ مەچەم باشە چ عیبم نیە حەقم لەسەر خەرچی نییە سیارەم هەیەوە نەوشە خانی مەیە دوکانە ئەوتە لێرە دوکانم هەیە ئەتوو قسەی جوندان و قسەکردن خەلێک دێ مندار نیمە دەزانم بەس مەخسەدم عارم عاری عالەمی سلام علیکم
وعليك السلام ورحمة دۆختان لەگەڵ کارەبا چۆنە؟ والله باش نییە باش نییە؟ ناوەڵە کارەباتان چەند هەیە ئێستا؟ والله دەتوانی برێ هەیە چونکە ئەوەندە کەمە ناتوانانی برێ هەیە ئەرێ وەڵا شەوانیش نییە؟ شەوان زۆر کەمە یعنی شەوان تەماشا دەکەینێ هەر کاتێک کە باگادێ کارەبانی ئەدی باشەوە خەڵکە پێویستی بە چییە ئەگە کارەبای نەبی ئەدی شەو بۆ شەوە تاریکەی کارەبا نەبی چییە؟ باشە بۆکو خۆت دەڵی چارەسەر چی ینی کابرا کارەبای نەبی چ بکە؟ باشەوە خەڵکە کە هەولی دەڵێ بۆ چیەوەڵدا لە بۆی هەوڵی داکە ژیانی خۆش ئێستا کەینەوە ژیان خۆشیە ئەتو ئاو نەبی کارەبات نەبی دەست لە بارچشی دەبەی هەمووی گرانە باشە ئێستا کا من با بڵێم ئێستا کا من تەقاعودیمە 220,000 دیناری وەردەگرم 20,000 دینار لەوانەیە ئەو شۆکە کارەبەم وەلدیە هاتیە 92,000ەوە بزم 92,000مداە دەگەیشتی پارە ڕئیسی 600,000 دینار هاتیە 192,000 ئەدی باشە هەر کارتێکی مۆبایلی پێدە خلاص بڕاویت کە بڕۆ عیلێ بە خێوکە بەلاش چەند ساڵ خزمەتت کرد؟ واللهی ئەمن لە زمانی خۆی لە کولیێتە خەڕزم کردبوو بەس 10 ساران لەگەر سەدامی فیراری عسکەری یا عسکەری نەمتوانی تاعی ببم دوای بە ئاخری 2003 تاعی بووم یەگەیشتی کە 2003 تاعی بووم ئێستا کە تەماشا دەکەم معاشم 220,000 دینار لە بۆ دەرچووە چەند مانگ جارە وەردەگری؟ وەڵا ئەوە بە خۆش تاگەدارە چارەکەەوە 3 مانگ نەدرایە باشە فەقیر خەڵکی هێژار چی بکە ینی چارەسەر چییە؟ وەڵا چارەسەر چییە؟ خەڵک نازانین چ بکات ئێستا باسی ئەوی دەکەیت کە 92,000 دینارت دایتە مۆلیدەی ئێ باشە خەڵکەک نەیبی و پارەی لەکوێ بینی؟ وەڵا ئەوجا عالم زۆر کەسێ دەرێ کاکە قەنەعەتت هەبی قەنەعەت لە بۆ شتە چییە؟ ئاتوو برنجی ناخۆی نانە ڕقای دەخۆی دەگەیشتی بەسە تو کە کرێچی بی ساحب کرێت خانی بێتن ئەگەدا کرێەکەت لێ بکە قەنەعەتت بەچ بێ پارەی لەشی لەو پەیداکەیت باشە دەڵێن کارەبای هەرێم فرۆشرایە بە یەکێک لە شارەکانی عێراق باشە خۆمان پێویستمان نییەدی زۆ هەروە دەرە فرۆشرایە ئەوی چیلی لە بۆ منی ئەدی باشە ئێستا غازەکە دەرنایە باشە ئەدی کارەبە پێ دروست ناکرێ باشە حکومەت ناتوانانی گازوایل بۆ مۆلیدەکان دابین بکە تاوەکو نرخەکەی هەرزان ئەدی لۆ حکوومەتە یانی دەتوانی و ناشیکە؟ تەبعاً نایکە ئەگەر بشیکە خێرەکە ئەوها باشترە لە بۆوی ملەتیش کەیف خۆتی وەرە وەڵا کارەباتان خوا کارەبا وەڵاهی برێمسێ ئەزاتولو پرسیارە چکە ناکەی پرسیارە چکە بریستان باشە چ لە کوردستان باشە شتێک لە کوردستان لە جێ خۆیتی نەک کارەباتان کووە ئەخە بەس کارەبا نییە ئەنی زۆر شتەیە لە کوردستان نەقوسانی هەیە بەس کارەبا نییە کارەبا شتێکی بەسیتە ئێستا نەقوسانی هەیە شتێکی بەسیتە شتێکی ئەوها نییە خەڵک زۆر خەمی لێ بخوا چارەسەری هەیە بە دەری کارەبای خەڵک ئێستا دەڵێ پێویستم بە کارەبایە وەرزی سەرمایە کارەبام نییە چی دیکەشی خەڵک پێویستە و نیەتی خۆی ڕاستە سەرمایە کارەبا پێویستە نەفت پێویستە ئەو شتە پێویستە بەڵام زۆر شتی لە کارەبای گرنگترمان لە قوستانە زۆر شتەیە لە کارەبای گرنگترە زەروریترە پێویستتر لە بۆ ژیانی کۆمەڵگەی لە بۆ خۆشی کۆمەڵگەی تێدەگەی ڕاستم خۆ لەگەر ئەوەشدانی بەت برێن دیفاع لەو کەسێ بکەم کە بوویتە سەبەبی ئەوەی کە نەفت نەقوستان بی بوویتە سەبەبی ئەوەی کە کارەباکەم بی بوویتە سەبەبی ئەوەی کە مەسەرم برن مندارە ساوایەکانمان یعنی سەرمایان توش بی دیفاع لەو کەسانە ناکەم پاڵپشتی ئەو کەسانە نیمە بەڵام ئەمە دەرێن زۆر شتەیە لە کارەبای زیاتر نەقوستانیمان هەیە زیاتر پێویستمانە بەڵام نیتمان کۆمەڵگەی ئێمە ئەگە زەینی بدێنێ ئێستا عەزیزم بەجارێکی بەرەو وێرانی چووە بەجارێکی بەرەو نەقوستانی چووە زۆر جاران دەبینی ئەم لەگە دۆست و برادەکانی خۆم دادەنیشم قسەی باسی معاش دەکەین معاشمان نەقوستانە ئەومان نەقوستانە والله ئەمن یەک بەخۆم تەعاملی نەقوستانی معاشیش دەکەم
یەک بە شخصی خۆم نارێ مارۆ مدارەکەم یەک بە شخصی خۆم ئەگەر هەموو ڕۆژێ نان و چای بخۆم هەموو ڕۆژێ نان و ئاوی بخۆم بەڵام ئەخلاق و ڕەوشتمان جوان بی هەستا و دانیشتمان جوان بی تا باو ڕەبا بین لەگە یەکتی محەبەت و برایەتیمان لە بینی دروست بی ئەمە ئەوەمان نەقوستانە خۆشەویستی ژیانمان نەقوستانە محەبەت و برایەتیمان نەقوستانە یەک ڕێزیمان نەقوستانە تەباییمان نەقوستانە چێ بەرپرسە لەوەی کە ئەو تەبایی و خۆشەویستیە نەمینێ وەڵاهی ئێستا زۆر خەڵک دەرێن زۆر خەڵک دەرێن خۆ بە خۆشم هەنجارەوە دەرێم برا گەورەکان و مەسوولەکان و کار بەدەستەکان ئەوانە مەسئولن ڕاستە ئەوانە مەسئولن ئەوانە تاوانباری کەسی یەکەمن وچ پێغەمبەرمان دەفەرمێ عەلەیهی السەڵاتو وەسەلام كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئێوە هەمووتان شوانن و هەمووشتان مەسئولن لەو ئیداری بەڕێوە بدن ئەو مێگە لە مەڕێکە لە بەردەستانە وانیا بەس یعنی بەس کەسە شخصە یەکەمەکان تێدا متهم نینە منیش وەکو مامەستایشی مەکتەبێ یان وەکو کەسێکی خەیار لە ناو بازاڕ ئیش بکەم یان وەکو کەسێک ئەگە پاکەرەوەی زادە و کۆرانەکان بم پاکەرە و کەناس خزمەت گوزار سیان پێ دەرێن بە جوانی و بەڕێک و پێچی ئیشی خۆی ئەدانەکە بە جوانی یعنی بە دڵسۆزانە کاری خۆی نەکە ئەویش لە ژیانی کۆمەڵگەی مەسئولە ئەویش لە ژیانی کۆمەڵگەی بەرەو وێرانی دەچی کۆمەلگا بەدەستی بەتاختنی بە یەک کەسی چاک نابی بە یەک کەس برین کۆمەڵگەی چاکاتن و بەرەو پێش بە ئێمە دەبی وەکو دەست خۆی گەورە جەلە جەلاوهاتوان دەستی دروستکە 5 پەنجە هەیە وانیا هەر پەنجەک ئیشی خۆی دەکات بەس بە هەموو پەنجەکان ئیشێکی بەخۆت دەکەن ئێمە بمانێ کۆمەڵگەمان بەرەو خۆشگوزارانەی بڕوا بەرەو تەبایی بڕوا نەفتمان هەبی شتمان هەبی دەبی هەمومان هاوکاری یەک بین دەبی هەمومان لەگە یەک تەبا بین لەگە هەمومان تەبا و ڕەبابی وچ کوردەوای دەرێن ئەوجا ژیانمان خۆش دەبیت تەندروستیت مادی نەبی ئەحواڵت باشی ئێوە منێ ڕابۆستم ئەتووی تگەش فەرموو کارەباتان کووە کارەبا و کارەباین هەند باش نییە کەس بزانی کوڕە کارەبایەتم هەچ کارەبا هەیە باش لە بەچەوە خراپە جانگۆزان لە بەچ خراپە مام نزانم خوا حافظ مادی نەبی وەزعتان ئەحواڵتان والله بەتەمای خوای کارەباتان کووە کارەبا کوڕە کارەبامان چ عیبی نییە کارەبا بەرەوەی نیە ملەتەکە نیە هەر لە وەندەی دەوەشێتەوە زیاتری لێ ناوەشێتەوە ئەرێ وەڵڵا ملەت چ بکاتن ملەت هەموو شتێکی دەکات ملەت یعنی حکوومەت یعنی حکوومەت چییە ئەمن و توینە با قبولینەکەی خلاص بڕاوەتەوە خەڵک دڵێ ئەمە چ بکەم ینی دەنگم بۆ حکوومەتەیدا هەڵم ژاردیە هەتا خزمەتم بکە ئێستا کە کارەبا نییە ئەویش گلەیی دەکا مامە گیان هەر کەسە باگلەیی لە خۆی بکاتن تێگەیشتی هەر کەسە گلەیی لە خۆی بکە حکوومەتەکە لە جێرەی ملەتەکەیە تێگەیشتی ئەو جەنگە ئاخیری قسەیە بە ئەزانی چێ خەر خۆی یەکلایی کاتەوە تەوە باشە ڕۆژانە چەند کارەباتان هەیە کارەبای چی ڕۆژەیە 3 ساعتێ ڕۆژەیە 4 هەیە و ئەڵا ئەوڕۆکە زیادیان کردی تقریبان بوویتە 5 ساعتە لەگە کارەبای مۆلیدەی کوونە مۆلیدەی چی مۆلیدە فەقیر مۆلیدەی پێ دەدرێ وەڵا بە کەیفی خۆیانن هەیە مانکە هەر پێ ناکەن دەرێنەوە 40,000 بدا مانکەیە قیچەکی پێ دەکەن دەرێن 6,000 و 7,000 و 55,000 بە کەیفی خۆیان فەقیری زۆر نییە فەقیری چی فەقیری یانی ئەڵانەکە لە بەفانوشی دادنشی با بۆ نەفتەکەش بەدەست ناکەویت فەقیری نییە کاکە نییە بۆ سەرمای فەقیر و خۆی گەرم کاتەوە کاکە گیان جێ بدێ هەموو ئەنگۆ هەموو شتێک لەمە باشتر دەزانن لۆ دێ نەزانین چیە ئەو بڵاوکردنەوە کوورە منە وەکو وڵایەتی نییە تەماشەکەی ڕێی چم هەبێ ڕێی هیچم نییە و تۆ ئەمن بۆ تۆمەڵی چ دەکەم بێم چ بکەم ئەنگۆ گەنجن فەرمو بڕۆتان خۆ پیشاندانکەم بڕۆن احترازکەم بڕۆن ئەزانین چیە ئێمە خۆ پیشاندان دەکەین ئەتو بە پێشمان دەکەی ئەمەن لە قەدەر توانای خۆم دەی کارەباتان کووە کارەبا کەمە بەڵێ لەکەینەوە هاکەم بووە تقریبان مانگێک دەبیوە بەڵێ باشە بۆچی هەموو زستانان خەڵک لە دۆخی کارەبان ناڕازیە لە هاوینان لە دۆخی کارەبان ناڕازیە بۆچی ئێمە نەماتوانی وە 32 ساڵە 33 ساڵە دۆخی کارەبا باش بکەین ئەوەلەن خەڵکەکە پێشان دانیشتوانی هەولێر چەند بووە ئەوە بینە بەرچاو دانیشتوانی هەولێر زۆر بووە
و کارەباش وەکو پێویست بامە بەکارناینین یان تاوانەکە هەم لە خۆمانە هەم لە مثلن ئێستا حالیان مثلن بە گازیش دەکە گازی ناتوان لە بۆیان ئەوە بکەن لە بۆ محەتەکان حکومت ناتوانێت گازدابی بکە گازی لە دەست نەماوە تەسلیمی بەغدای نەکردیە باشەی چەند ساڵە چەند ساڵە نانویستی بە پێی پێویست نییە نانویست بەڵ باسی خەڵکت کرد بەڵێ خەڵکیش مڕاعات ناکە یەک مەلسن بە خۆمان بڵین گاو کاتی کارەبا ڕایسیدی هەرچی ئەزیزەکەت هەیە هەمووی بەکاردێنی جۆزەدانەندرا چ ئەمپێری سێ ئەمپێری بۆ ئەوی سنووردار بکرێ ئەخر هەموو شوێنەک نا ئێستا مەسەن یەک بەخۆم کارەبام ئەو شتەی بۆ دانەندراوە لەکوێ دەریێت ئەم لە ئیتاڵی دوومە شمولمانتە ئێستا شمولمان نەکردیا پریپیت نییە کارتە و لەگەر ئەوەی پێوەری زیرەکمان هەیە مۆلیدەیە لەگەر ئێستا بەتایبەتی ئێستا کە وەرزی سەرمایە زستانە خەڵک لە جیاتی هەیە خەڵکی نەوتی نییە ناتوانێت نەوت بکڕێ پێویستی بۆیە بە سۆبەی کارەبایی خۆی گەرم کاتەوە ماڵەکەی گەرم کاتەوە ماڵ و منداڵی گەرم کاتەوە ناچارە کە کارەبا بەکاربێنێ قسەکەت ڕاستە بەسەگەر بێت و نەفتەکە بە جوان تەوزع بکرێ هەنجی هاوڵاتیش دەتان نەوتەکەی بەکاربیێنی و کارەبای بەکارنێنی بەس کە ئێستا هیچ شتێکی نییە ڕاتبەکە بە پێی پێویست نییە مەجبورە هانای دەباتە بەرسە کارەبا هەموو کێشەیە بە بڕایت و کەینی چارەسەر دەبی زۆری مایە هێشتا نەگەیشتنەوە بەڵێ گەشتبین نیمە چارەسەر نابی بە ئاسانی چارەسەر ناوی بڵێ کارەبا زۆر خراپە لەو پڕی خراپیدایە یعنی نەمۆلیدە نەڕئیسی هەردووچیان لەو پڕی خراپیدانە لەبەر چەوها خراپە وەڵی هۆکارەکەی چێ حکومەتی هەرێمی کوردستانە گویا دەرێن کاڵەبای فرۆشتە بارزگەکانی عێراق بخۆمان کاربامان گەلە زۆر بەتە کارەبای فرۆشی حکومەتی هەرێم بانگەشەی ئەوەی دەکرد کە ئەمە ئەگەر پێوەری زیرەکدا بنێ کارەبا دەبێتە 24 کاتژمێری بەڵام نەک 24 کاتژمێری بۆ 4 کاتژمێری یعنی 20 کاتژمێرەکەت کەیەوە خوارد خۆت دەڵێ بۆ ئەوە دانراتاوەکو کارەبا باشتر بی و پێدانی کارەبا باوڵاتیان زیاتر بی بەڵام بۆ ئێستا دەبینین 18 ساعتیش نییە ینی نەک 24 کاتژمێر 18 کاتژمێریش خەڵک کارەبای نییە وڵە نەک 18 کاتژمێر 4 کاتژمێریش کارەبان نییە لە چوارشەمەوە دونێ خۆم شتە 4 ڕۆژە دەچمە کاسبی و دێمەوە بە قەلبی ئارەقەی بە قەلبی ئارەقەش دەنومەوە ئاوی گەرم نییە بەس خۆم بشم ئاوی گەرم نییە یعنی کارەبای ڕێیسی هەر نییە ئەمن ینی سەرەتایی ترین مافی من کە ئاوی گەرم هەوی بەو زستانی نیمە چاوەڕێکیان لێ بکەمە من باشە بۆ دابین ناکەن بۆ کارەبایەت پێ نادەن حەز بە بەرسیارەت ناکەن حکومەتێک هەز بە پرسیارەت نەکە تاوە پێش ناکە هیچ لێ داوا بکەیت زۆر شتمان لێ داوا کرد زۆرمان لێ داوا کرد بەس کە بەجێت نەکە ناچارین لە هەڵبژاردن تۆرەی لێ بکەینەوە دەبی لە هەڵبژاردن خەڵک ئازابی تۆرەی لێ بکاتەوە باشە بە بڕای تو کەینێ و دۆخە باش دەبی کەینێ کارەبا بەرەو باشی دەسی خەڵکی تر دەڵێ ئەلحەمدوللا کێشەی کارەبامان نما قەت کارەبامان باش نابێت قەت یعنی سادەترین شت کە کارەبایە بڕۆ لە هەموو وڵاتانی دنیاە یعنی حتا وڵاتە دواکەوتەکانیش کارەبایان 24 کاتژمێریە عێراق کە عێراق یعنی وڵاتەش زۆر دواکەوتوش پێشکەوتن نییە 22 کاتژمێر کارەبای هەیە یعنی کارەبا بوویتە هیچترین شت کە ببتە مشکلە یعنی لە هەموو وڵاتان کارەبا فولی هەیە باسی کارەبای هەناکرد لە هیچ وڵاتە چی یعنی کارەبا شتێک نییە کە خۆ لەمە لە ساڵی 50 ناژین بە فانوس و بە پەرەمێزی بیستەوە بینەوە یعنی بزانە حسابی خۆت کە ئێستا 2023 چەند ساڵ خەرچیان گەڕاندە دواوە خەڵک پەلەمێسێ بەکاردێنێ بۆ گەرمکردن ئەمە 96 و 94 مەبیر دێتەوە یعنی بەڕاستی کە ئەو دیمەنەی دەبینم یعنی ئەمە لە باتی پێشکەین گەڕینە دواوە یعنی ئەوە شتێکی زۆر خراپە ئەمە دنیا سەردەی پێشکەوتنەوە دەگەڕێنە دواوە بەڕاستی زۆر جێگای داخە کارەباش بەڕاستی لە وڵاتەیمە تاکە شت کە کێشەی زۆر گەورەیە چارەسەری نیە بە هیچ زۆرەشی بنەڕەتی یەکەم کارەبایە دووە موچەیە ئەو دۆ هیچ چارەسەرەکی نییە یعنی حکومەت هیچ چارەسەر لۆ دوی ناکات تاکە تشتە ناوێت چارەسەر بکاتن ناوێت چارەسەرکە کاکە ئەگە چارەسەر بی پارێ مۆلیدەت نامینێ مۆلیدە نامینێکە ئەدی گازی بەچ فرۆشی لە مۆلیدەکان ینی کات ئەو عینە بازرگانێکی دیکەیە ئێستا دەتوانین بڵین هەم بە مۆلیدا هەم بە کارەبای نیشتمانی ئاوڵاتیان
زەرێنیان پێگەیشتە هاوڵاتیان زەریان پێگەیشتە بەڕاستی یعنی مۆلیدەکەش کە کارەبای داتەوە ئەم سێم پێ لە ڕاشە سێم پێلی تاو ناداتن یعنی ئەویش عینێک لە مۆلیدەش هەر ئەوە دەکرێتن نرخەکەی چەندە نرخیان پێرێک وڵای ئەو مانگەی هەرزان بوو یەک ئەمپێل 13000 لواتوە بەس باڵێ مانگەکانی دیکە گران بوو 13000 زۆر نییە کە بۆ تو دەکات 36 تقریبان 39000 دینار 39000 زۆرە لۆ من ئەمن لە کاتێکدا یەک ڕۆژ نێمەیشە پێمەوە دیارە ینی لەو ئەوەش ئەوەندە زۆرە ینی ئەم لە ناو وڵاتە چی بم لەنا ئەوەی کە بنی پێم لە قەل حردی بم نەفت دێتە دەرێ یعنی معقولە من کارەبام نەبیتن باشە لۆ ئەو وڵاتە ئەوروپیان نەفتیشیان نییە کارەبا 24 کاتژمێریان هەیە لەبەر چێ باشە فەقیر کو خۆی گەرم کاتەوە بە وزستانی وڵا فەقط خۆی گەرم کاتەوە ئەگەر بەس بە بەتانی ئەویش ئەگەر هەبیتن بەڕاستی ینی زۆر زۆر کێشش گەورەیە بەڕاستی ینی کارەبا نەبی زۆر مشکیلەیە ینی پێمانتیکە ینی کارەبا بەرپرسان دۆخی هاوڵاتیان نبینن بەو شێوازە گلەی هاوڵاتیان نابیستن ئەگە بیدینن یەک ڕۆژ بێنەوە هاوڵاتیان دەزان وەسی هاوڵاتیان کووە بەس چواردەورەکەیان ئەو چواردەورێک کە لە دەوریانن ڕاستیەکانیان پێ ناڵێن ناڵێن وەرزی خەرچ کووە لەناو خەڵک باسی زۆر خراپە ئەوە موتەژ هەر لای ڕاوەستی بازار ڕاوەستا هەموو شتێک یعنی ئەگەوها بڕە بەڕاستی لەوانەیە کارساتی گەڵ ڕوودا ینی کەسابەتەکەش لاواز بووە نەک لاواز بوو 100 لاواز بووە یعنی هاوڵاتێکی وچی من 10000 ئیشکات نسبەینی هەتا ئەوارە دەبی چ بیتن ئەو 10000 بدەمە کارێک کاربای ڕئیسی بدەمە مۆلیدەی بدەمە کرێخانی کرە مەسروف ماری پێ بکەم مەسروفی خۆم بازار پێ بکەم جوانە و مەسروفە کاکە بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر دۆخی کارەبا خەڵک بە شێوەیەکی گشتی نیگەرانە لەو کارەبایی کە پێی دەدرێت و دەڵێت ئێستا دۆخی کارەبا زۆر خراپە ئێمە هەموو ساڵێک گلەیی دەکەین و دەناڵێنین لە دەست خراپی دۆخی کارەبا حکوومەتی کوردی دەیان ساڵە حکومڕانی هاوڵاتیان یاریەمی کوردستان دەکات بەڵام تاوەکو ئێستا نەیتوانیوە بە بەردەوامی کارەبایەکی باش و چاچیان بۆ دابی بکات خەڵک لە وەرزی زستانە هەر دەناڵێنێ دەڵێ کارەبام نییە و لە وەرزی هاوینیشە لە گەرمان دەڵێ حکوومەت کەی کارەبام پێدەدەی بەڵێ لە ئێستادا کە حکوومەت یاریێمی کوردستان کارەبایەکی باش بە وڵاتیان نادا خەڵک نیگەرانە و بێزارە بێتاقەتی پێوە دیارە لەلایەک موچەی نییە لەلایەک کارەبای خراپە لەلایەک دامەزراندن نییە بەدەیان گرفتی دیکە ڕووی لە وڵاتیان یاریێمی کوردستان کردووە حکوومەت دەتوانێت بە بەرنامە و بە پلانی باشتر بتوانێت کارەبایەکی باشتر بۆ وڵاتیان دابی بکات ئەی قرار نەبوو لە چاکسازی کارەبادا دۆخی کارەبا باشتر بێ بۆچی دۆخی کارەبا تاوەکو ئێستا باش نەبووە تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ